فەرمایشتی ژمارە 6 پاداشتی زیندوڕاگرتنی سنەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم. عن عمرو بن عوف رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم من أحيا سنة من سنتي فعمل بها الناس كان له مثل أجر من عمل بها. أخرجه ابن ماجه بجمالي دوصونو، وصححه الألباني في صحيح ابن ماجه بجمالي 173. واتا عمري كري عوف رضا رحمتي خواه اللي بيدله بيغنبري خواه صلى الله عليه وسلم فرمويتي هر کەسێک سنەتێکی من زیندوو بکاتەوە و خەڵکیش کاری پێ بکەن ئەوە پاداشتی وەک هەموو ئەو کەسانی هەیە کە کاری پێ دەکەن. پەیامە پەروەردەی و کرداریەکان. گرنگیدان بە زیندوڕاگرتنی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕوونکردنەوەی قورئانە یەکێکە لە کارە هەرە پیرۆز و پڕبایەخەکان لە ئاینی ئیسلامدا. بۆیە هەوڵ بدە خۆت یەکێک بیت لە ڕێبوارانی ئەم کاروانە یاخود هاوکار و دەستبارگری ئەو کەسانە بە کە خەریکی زیندوڕاگرتن و بڵاوکردنەوەی سنەتن لەنێو موسڵماناندا و ببە یەکێک لە هەڵگرانی ئەم مەشخەڵ و بەیداخە شەکاوە و بەرز و پیرۆزە. فەرمایشتی ژمارە 7 گەورەی و پێگەی کەسی بانگخواز. عن أبا عنبة الخولاني رضي الله عنه يقول سمعت النبي صلى الله عليه وسلم يقول لا يزال الله يغرس في هذا الدين بغرس يستعملهم في طاعته. أخرجه أحمد بجمال حفظه 1822، حسنه الألباني في السلسلة الصحيحة بجمال 2432. واتا أبا عنبي خولاني رضا رحمتي خواه لێبێ دەڵێ گوێم لێ بوو پێغەمبەر صلى الله عليه وسلم دەیفەرموو خوا بەردەوام لەم دینەدا نەمام دەنێژێ و لە فەرمانبەری خۆیدا بەکاریان دەهێنێ. پەیامە پەروەردەی و کرداریەکان. بانگخواز ئەو کەسەیە کە هەوڵ دەدات بۆ ڕێنماییکردنی خەڵک و ئاڕاستەکردنیان بۆ شارەزاکردنیان لە ئاینی خوا بە شێوەیەکی تەندروست. ئەو کەسە لە لای خوا پێگە و ڕێزێکی زۆر مەزنی هەیە. بۆیە تا بۆت دەگونجێ و بوارت هەیە هەوڵ بدە ببیت بە کەسێکی بانگخواز بۆ ئاینی خوا، یاخود ئاسانکار و هاوکار بە لەگەڵ کەسی بانگخواز بە هەر شێوازێکی یارمەتیدان بێت، چونکە سەرنجام تۆ بەشدار دەبیت لە پاداشتی هەموو کارە باشەکانی ئەو بانگخوازە کە بە هاوکاری تۆ ئەنجامی داون. فرمایشتی ژمارە 8 بەرهەم و پاداشتی کەسی بانگخواز. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال من دعا إلى هدى كان له من الأجر مثل أجور من تبعه لا ينقص ذلك من أجورهم شيئا. أخرجه مسلم بجمالي 2674 وأبو داود بجمالي 4609 والترمذي بجمالي 2674 وابن ماجه بجمالي 206. واتا أبو هريرة رضا رحمتي خواه لێبێ دەگێڕێتەوە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک خەڵکی بەرەو هیدایەت بانگ بکات بە ئەندازەی هەموو ئەوانەی کە شوێنی کەوتون پاداشتی هەیە و بێ ئەوەی هیچ لە پاداشتی ئەوانیش کەم ببێتەوە. پەیامە پەروەردەی و کرداریەکان. بانگخواز بۆ ئاینی خوا چەندان پاداشتی گەورە و مەزنی هەن لە سەروی هەمویانەوە بەدەستهێنانی ڕەزامەندی خوای میهرەبانە بەهۆی ئەوەوە چەندان کەس ڕێنمایی دەکرێن و ڕزگاریان دەبێت لە ئاگر و سزای سەخت. بۆیە دووپاتی دەکەینەوە و دەڵێین لە دوای بیستنی ئەم فەرموودا هەوڵ بدە ڕێگای شارەزابوون لە ئاینی خوا بگریتە بەر بۆ ئەوەی لە سەرنجام کەسێک بیت باشترین کەس بیت بۆ خۆت و دەوروبەرت. فەرمایشتی ژمارە 9 گەورەی دانیشتن لە مەجلیسی زیکر. عن سهل رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم ما جلس قوم مجلسا يذكرون الله فيه فيقومون حتى يقال لهم قوموا قد غفر الله لكم ذنوبكم وبدلت سيئاتكم حسنات. أخرجه الطبراني في الكبير بجمالي 630 وصححه الألباني في السلسلة الصحيحة بجمالي 2210. واتا سهل رضا ورحمة خواه لێبێ دەڵێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی هەر کۆمەڵە خەڵکێک لە کۆڕێک دانیشت بن و یادی خوای تێدا بکەن ئەوە هەڵناسن هەتا پێیان دەگوترێ هەڵسن بێگومان خوا لە گوناهەکانتان خۆش بوو خراپەکانیشتان بەو گۆڵدرا بە چاکە. پەیامە پەروەردەی و کرداریەکان. خوای پەروەردگار کۆمەڵێک فریشتەی هەن پێیان دەگوترێ فریشتەی گەڕۆک. ئەوانە بە تایبەت دەچنە ئەو کۆڕ و مەجلیسانەی کە تێیدا زیکر و یادی خوا دەکرێت. لە کۆتایی کە هەڵدەستن ناوی ئامادەبوانی کۆڕەکە دەنووسن و دەیبن بۆ لای خوای زانا و شارەزا.
هەوڵ بدە بەپێی بۆ گونجان هەفتانە لەو کۆڕانە ئامادەیت هەبێت تاکو لای خوا بە کەسێکی ئامادەبووی زیکر و یادی خوا ناو تۆمار بکرێ. فەرمایشی ژمارە 10 پاداشتی فێربوونی زانست و زانیاری. عن أبي أمامة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: من غدا إلى المسجد لا يريد إلا أن يتعلم خيرا أو يعلمه كان له كأجر حاج تاما حجته. أخرجه الطبراني في الكبير بجماري 7473 وحسنه الألباني في صحيح الترغيب والترهيب بجماري 86. وأتى أبي أمامة رضا رحمة خواه لبدا گێڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: هەر کەسێک بچێتە مزگەوت بۆ ئەوەی کە فێری شتێکی چاک بێ یان خەڵک فێری شتی چاک بکات، ئەوە پاداشتی حاجیەکی بۆ دەنووسرێت کە حەجەکەی بە تەواوی ئەنجام دابێ. پەیامە پەروەردەی و کرداریەکان. ئیسلام ئاینی شارستانی و پێشکەوتن و زانستە. وەک دەبینین لە قورئان و فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر باسی پاداشت و پلەی کەسی زانا کراوە و مسلمانان هاندراون بەردەوام لە هەوڵی بەدەستهێنانی زانستدا بن. ئەوەندە بەسە بۆ تۆ تەنها بەچوونت بۆ مزگەوت یاخود دەستگایەک کە تێیدا فێری ئاینی خوا دەبیت پاداشتی حەجێکت بۆ دەنووسرێ کە بەهۆی ئەم نیەتە پاکە و ئەم هەنگاوانت کە دەینیت.